سەبارەت بە یاری ئیسپانیا و پۆڵەندا من وەکو ئاهەندەرێکی یاری تۆپی پێ زۆر متابعەی تۆپانەی ئەکەم بە تایبەتیش هەڵبژاردەی ئیسپانیا و بەرازیل و پورتوگال بەڕاستی بەو تەشکیلێکە ئەو ساڵ ئیسپانیایەتی من پێشبینیم ئەوەیە یاریەکی وەسەط بیت بە ئەنجامێکی یەکسان بوون کۆتایی ببێت یەک بە یەک دوو بە دوو ئەو ئەنجامە بێت چونکە ئیسپانیا تەشکیلێکی ڕێکخراوی یەکگرتووی نییە لەبەوە من ئەنجامی یەکسان بوون داوانێ مەڕای من گەمەکی زۆر جوانە بیت وە چاوەڕوانی ئەنجامێکی زۆر جوان لە ئینی چەکرێت گەمەکی زۆر جوان ئەنجامێکی خەیالیە بینی لەو گەمەیدا بە بڕوای من 4-0 ئیسپانیا باتەوە چونکە پۆڵەندا ئەو ئاستەی نابێت ئینێکی فەریقەکی زۆر جوان دروست کردیا ئەش بینینەوە پێشبینیەکەم ئیسپانیا گەمەکەی بۆ 2-0 بەو کارە ئیسپانیا متەخەبەتی بەقەوەتە هەرچەندە ئەو لاعیبانەشی هەموو دوورخستینەوە ڕاموس و ئەوانە بەڵام ئیسپانیا پێشبینیەکەم بۆتە 2-0 بەڕای من ئیسپانیا ئەباتەوە بەپێی ئەو پێشینەی کە هەیتی لە ڕابردوودا ئیسپانیا چەند یاریزانێکی بەهێزی هەبووە لە ڕابردوودا ڕابردووی باشی هەیە بەڵام پۆڵەندا لەو ئاستەی ئیسپانیا نیە بەڕای من ئیسپانیا ئەباتەوە پێشبینیم لە ئیسپانیا بەحکمیەوەیان هەموو یاریزانەکانیان گەنجن و لەک تێگەشتنیشیان زۆر باش نییە بەڵام بە حکمیەوە پۆڵەندا یاریزانێکی لیڤاندۆڤسکی پێم وایە 2-1 بۆ پۆڵەندا بە بڕوای من پۆڵەندا ئەباتەوە باوکمیەوەی کە یاریزانی هێرشبەری زۆر باشی هەیە کە هەداو بووە لەسەر ئاستی خولەکانی ئەوروپا لیڤاندۆڤسکی و ئیسپانیا لەبەرەوە یاریزانەکانی گەنجن ئەزمونیان کەمە لە پاڵاوتنی یۆرۆ زۆربیان کە بەشداریان کردو یەکەم جارە بەشداریەکەن و گۆلکاریشی هەر نییە مۆراتا گۆلکارێکی باش نییە پێم وایە پۆڵەندا ئەباتەوە گۆڵێک بە هیچ یان 2-1 شتێشیوە